47 ساڵ لەمەو پێش دوای بەیانی ڕاگەیاندنی دامەزراندنی یەکێتی کە لە 22 پێنج نووسرا لە چایخانەیەکەوە، دوای ئەو نووسینە کۆبوونەوەیەک نیمچە کۆنفرانسێک ئەنجامدرا لە بەرلین بۆ داڕشتنی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ داڕشتنی چۆنیەتی کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ داڕشتنی سیاسەت و ستراتیژ و ڕوئیاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەڤاڵان ئەو دانیشتنەیە 29 پێنجی 75 ئەنجامدرا کە کاتە سبەینە یادەکەی ئەو دانیشتنەیە. وە دوای 47 ساڵ ئێمە ئەمڕۆ لێرە دانیشتوینەتەوە بۆ هەمان مەبەست. ئێمە دانیشتوینەوە بۆ ئەوەی پیاچوونەوەیەکی ڕاستگۆیانە بکەین بە سیاسەتەکانی حیزبەکەمان، بۆ داڕشتنەوەی دید و ڕوئیایەکی سەردەمیانە بۆ حیزبەکەمان، بۆ گەیاندنی پەیامێکی ڕاستەقینەی نوێبوونەوە و چاکسازی. سەرۆک بافڵ تاڵەبانی، هەڤاڵانی بەڕێز، بەخێر بێن بۆ دیداری یەکێتی، بەخێر بێن بۆ دیداری نوێبوونەوە و دیداری چاکسازی، ئەو دیدارەی کە ئەبێتە مایەی نزیکتربوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەماوەرەکەی، ئەو دیدارەی کە هیوادارین ببێتە هەنگاوێک بۆ ئاشتکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دەنگدەر و جەماوەرەکەی. زۆر جارە بیستم حتا لەلایەن هەندێک لە هەواڵە تێکۆشەرەکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەماوەرەکەمان و شیکەر و ئەو کەسانەی کە متابعی سیاسەتەکەن کە وەزعی یەکێتی خراپە. لەگەڵ هەر کەسێکا قسە ئەەکەی بەوە دەست پێەکە هەڵێ وەزع خراپە. بۆ خراپە؟ حەزەکەم ئەم پرسیارە لە خۆمان بکەین، بەرامبەر بە چی خراپە؟ مقابل بە چی خراپە؟ ئایا وەزع بەعام خراپە؟ بەڵێ، وەزعی کوردستان بەعام خراپە. ئایا حیزبێک هەیە لەم کوردستانەکە وەزعی لە یەکێتی باشتر بێ؟ ئایا حیزبێکی تر هەیە لەم کوردستانە کە کێشەی نێوخۆی نەبێ، کە کێشەیەکی نەبێ، کێشەی متمانەی لەگەڵ جەماوەرەکەی نەبێ، یان ئەم کێشەیە تەنها حەسر بووە لەناو یەکێتی؟ و یەکێتی دوای چی خراپ بووە؟ یەکێتی ڕوبەڕووی چی بووەتەوە لەم 15-20 ساڵی ڕابردوودا؟ بابی هەنمە بیرتان یەکێتی ڕوبەڕووی چی بووەتەوە لەم 15-20 ساڵی ڕابردوودا. خوا لێ خۆش بوو کاک نەوشیروان کە شخصی دووهەمی یەکێتی بوو، کەسێکی کاریگەر بوو، کەسێکی خاوەن کاریزمە بوو، کەسێکی خاوەن وەزن بوو، خۆی و پۆلێک سەرکردەی یەکێتی توانیان بەشێکی زۆری جەماوەری یەکێتی لە یەکێتی جا بکەنەوە و بزوتنەوەی گۆڕانیان دامەزراند کە ئەمە زیانێکی زۆری گەیاند بە یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام نەڕووخاین و هەر لەسەر پێی خۆمان ماینەوە. لە ساڵی 2012 سەرۆک و ڕابەری حیزبەکەمان سەرۆک مامجەلال نەخۆش کەوت و دوور کەوتەوە لە سیاست و هەموو ویان نەزانی یەکێتی بەرگەی ئەو دوورکەوتنەوە ناگرێت. بەڵام نەڕووخاین و هەر لەسەر پێی خۆمان ماینەوە. لە 2014 هەرێمی کوردستان دووچاری کێشەی گەورەی سیاسی و ئابووری و ئەمنی و نێوخۆیی و نێودەوڵەتی بووەوە. داعش بەرۆکی گرتین، مەترسی کەوتە سەر قەوارەی هەرێمی کوردستان، ناڕەزایەتی لە هەرێمی کوردستان گەیشتە ئەو پڕی بەرزیدا. مزاهرات دەستی پێکرد، مانگرتن دەستی پێکرد، بۆیکۆتی دەوام دەستی پێکرد، فشاری موچەخۆران دەستی پێکرد، فشاری مامۆستایان دەستی پێکرد. ئەمە هەمووی
لەو ناوچانە بوون کە ناوچەی نفوسی قووەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو هەموویان وت یەکێتی بەرگەی ئەم هەموو فشارە ناکات بەڵام نەڕووخاین و هەر لەسەر پێی خۆمان ماینەوە لە ساڵی 2017 بە ئەنجامدانی ڕێفراندۆم و ڕووداوەکانی دوای ڕێفراندۆم نایارەکانمان وتیان ئەمە تەواو یەکێتی تەواو بوو شیکەرەکان وتیان یەکێتی هەڵ ناسێتەوە دوای ئەم ئەزمەیە معنەویات گەیشتە ئاستێکی زۆر نزم ململانیەکانی نێوخۆی خۆمان گەیشتە ئەو پەڕی ناخۆشی و لە هەمان ساڵ و لە هەمان کات سەرۆک و ڕابەرەکەمان کۆچی دوایی کرد کە هەموو محەللەکان و پرۆفیسۆرەکان و پرۆفیسۆرەکە و جەنگاوەرەکانی سۆشال میدیا وتیان ئەمە دوا بزمارە لە تابوتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام یەکێتی نەڕووخە هەر لەسەر پێی خۆی مایەوە لە دوای کۆچی دوایی هەواڵ مام جەلال کێشەکانی نێوخۆی خۆمان گەورەتر و قوڵتر بوون چەند بەڕێزێکی خۆشەویستی حیزبەکەمان ناڕازی بوون لە دۆخەکە و بۆ ماوەیەک دوورکەوتنەوە لە حیزبەکە کە وتیان ئەمە لە پێش ئینتیخاباتێکە ئەبێتە شکستێکی گەورە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام یەکێتی نەڕووخە هەر لەسەر پێی خۆی مایەوە دوای ئەوە دوو شەخسی ڕەمز و کاریگەری ناو حیزبەکەی خۆمان جەنابی کاکۆسرەت و هەڤاڵ هێرۆ ئیبراهیم ئەحمەد هەردووکیان لە وەختێکی ناخۆشە نەخۆش کەوتن و ئەو نەخۆشیەشیان وای کرد دوورکەونەوە لە سیاسەتی ڕۆژانە خەڵکوتی ئەم بەبێ مام جەلال و بەبێ کاک نەوشیروان و بە دوورکەوتنەوە و بە نەخۆشی هەواڵ کاکۆسرەت و هێرۆ ئیبراهیم ئەحمەد وەڵڵا ئەم حیزبە ناچێ بەڕێوە بەڵام نەڕووخاین هەر لەسەر پێی خۆمان ماینەوە کۆنگرەمان بەست و دوای کۆنگرە کێشەکانمان هەندێک چارەسەر کرا بەس هەندێک کێشەی ترمان بۆ دروست بوو محاولە کرا سەرۆکی حیزبەکەمان بکوژرێ بەڵام ئەمە نەبووە مای ڕووخاندن و شکستی حیزبەکەمان بەڵام بەڵکو نەڕووخاین هەر لەسەر پێی خۆمان ماینەوە بۆیە نارەکانمان ئەمڕۆ دڵیان بەوە خۆشە کە ئەمڕۆ یەکێتی وەزعی خراپە دڵیان بەوە خۆشە کە چۆن تەحلیلەکانی ڕابردویان غەڵەت بوو و یەکێتی نەڕووخە هەر لەسەر پێی خۆی مایەوە ئەمڕۆ وا بیرەکەنەوە کە دیسان یەکێتی لە بەردەم شکست و لە بەردەم ڕووخاندایە هەواڵان قسەیەکی مامتان بە بیرەهێنمەوە سەفین لە بندێ و یەکێتی لە بن نایە بۆیە هەر کەسێک کە پێی وایە یەکێتی لە بەردەم ڕووخاندایە خەیاڵی خاوە و ئەو ڕۆژە بە چاوی خۆی نابینێت بەڵام بۆ نەڕووخا بۆ یەکێتی توانی ڕوبەڕووی ئەو هەموو تەحەدیاتانە ببێتەوە بۆ یەکێتی توانی سەرەڕای تەوەقعاتی چەندین خەڵکی زیرەک و پسپۆر و پرۆفیسۆر و ئەکادمی و سیاسی و تێکۆشەر و تازە و نێوخۆیی و دەرەکی توانی بمێنێتەوە پێگە و سەنگی خۆی بپارێزێ وەڵا ئەوە ئازایەتی من نییە ئازایەتی تەنها سەرکردە بەڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە ئازایی و ئینادی و گیری کۆمەڵانی خەڵکی کوردستان و کادر و ئەندامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستانی پاراستووە بەشێکی زۆری ئێوە کە لەم ژوورەن سەربازە وونەکان هەموو کاتێک کە هەڵبژاردنێکێتە پێشەوە داوا لە ئێوە ئەکەین بچن ماڵ بە ماڵ بگەڕێن دەرگا بە دەرگا بگەڕێن هەندێک جار بپارێنەوە لە کەسەکانی خۆمان دەنگ بە خۆمان بدەن لە ئینتیخاباتەکان قەناعەت بە دەنگدەرەکانی خۆمان بکەن جارێ دەنگ بە حیزبەکەی خۆمان بدەن ئەنجا جەماوەرە بێلایەنەکە و کردوشتانە بەڵام ئاسان نەبووە ئەم دیدارە بۆ ئەوەیە لە مەولا ئاسانتری کا بۆ ئێمە بچینەوە ناو جەماوەرەکەی خۆمان بەڵام هەر لەبەرەوەی کە ئێمە نەڕووخاوین و توانی ومانە
سەرباری ئەم هەموو فشارەیە لەسەر پێی خۆمان بوەستین نەیعنی ئەبێ ڕازی بین بەم دۆخەی کە ئێستا یەکێتی تایەتی نەیعنی ئەبێ ئێمە بڵین مادەم نەڕووخاین دقەی ناکە با پاڵ دەینەوە و خۆمان حازرکەین بۆ ئەزمەیەکی تر کە ڕوبەڕوومانە بێتەوە و خوا کەریمە ئەمە شتێ ئەپەڕێنین نەخێر یەکێتی ئەبێ باشتر بێ لە ئەمڕۆ یەکێتی ئەبێ بەهێزتر بێ لە ئەمڕۆ یەکێتی ئەبێ نزیکتر بێ لە جەماوەرەکەی خۆی یەکێتی ئەبێ متمانەیەکی بەهێزتری هەبێ لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆیە ئێمە لەم قاعەیە و لەم چەند ڕۆژەیە سەرقاڵە بین بە دیداری یەکێتی ڕاستە چاکسازیمان ئەنجام داوە ڕاستە لەژێر سەرکردایەتی سەرۆک بافڵ توانیومانە ئارامەیەک بگەڕێنینەوە بۆ ناو حیزبەکەمان توانیومانە ببین بە خاوەن ڕوئیا و سیاسەتێکی سربەخۆیی خۆمان توانیومانە دیسپلینێک بگەڕێنینەوە بۆ ناو حیزبەکەمان ئەو دیسپلینەی کە بەشێکی زۆری ئێوەی بەڕێز چەندین ساڵە داوای ئەکەن کوا سزا ئێ هەواڵان یەکەم کەس کە سزادرا دوای کۆنگرەی چوار ئەزانن کێ بوو من بووم یەکەم سزای حیزبی دوای کۆنگرەی چوار خۆباری جەڵال تاڵەبانی بوو ئەوە پەیامێک بوو و ڕازیش بووم بۆ شانازیشم کردەوە چکەن ئەگەر من سزا بدرێم بەڕێزان بەشێکی زۆری ئێوەش سزا ئەدرێن و هەندێکیش سزا دراون بەس لەگەڵ سزاکەشە بێ پاداشتی شەبێ ناو بەناو نابێت سزا بێ بۆیە لە پاڵ سزاکە دەستمان خۆش بێ دەستیان خۆش بێ سزاکە ئێستا خەریکە ئەکەوێتە سەر سکە و تند و تۆڵە و چاودێری هەیە بەڵام سزاش پاداشتیش هەیە بەڵام گەورەترین پاداشتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و ڕاستە لە کۆنگرەی چوار توانیومانە گۆڕانکاریەکی جەوهەری بکەین بە هەیکەلیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەوەی کە ئێمە ئەمانەوێ لە دیداری یەکێتی ئەنجامی بدەین تەواوکردنی پرۆسەی کۆنگرەی چوارە کە پیاچوونەوەیەکە بە دید و ڕوئیا و سیاسەت و استراتیجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەرە بێتە بەرچاوتان هەواڵان بەو مؤسسانەی کە هەمانە بەو ئۆرگانانەی کە هەمانە بەو دڵسۆزیەی کە هەمانە لەناو حیزبەکەی خۆمان بەو جەماوەرەی کە هەمانە بەو هێزەی کە هەمانە بەو کادرانەی کە هەمانە ئەگەر ئەمانە دەمج بکەین لەگەڵ ڕوئیایەک لەگەڵ استراتیجێک لەگەڵ چەند سیاسەتێکی گونجاوی سەردەمیانە کە قابلی جێبەجێکردن بن کە ئەمانە لەسەر ئەساسی ویست و خواستی کۆمەڵانی خەڵکی کوردستانە داڕێژرا بن بزانە چیمان پێکرێ ئەنجا ئەبینەوە بەو هێزەی کە ئەتوانێ تەقلە بەفیل لێ بدات ئەم دیدارە هەواڵان عەرزێکی عەزەڵات نییە بیانوێک نییە بۆ کۆکردنەوەی جەماوەر بیانوێک نییە بۆ ئەوەی لە ڕێکلاما دەرکەوین کە یەکێتی ئەمە بخۆیە ئەچێتەوە نەخێر هەنگاوێکی ڕاستەقینەیە بۆ چاکسازی هەنگاوێکی ڕاستەقینەیە بۆ نوێبوونەوە هەنگاوێکی ڕاستەقینەیە بۆ داڕشتنی سیاسەتی نوێ و سیاسەتێکی سەردەمیانە چون ئەگەر بتوانین لەم پرۆسەیەدا سەرکەوتوو بین ئینجا ئەتوانین ئاشت بینەوە لەگەڵ جەماوەرەکەی خۆمان بەڵێ هەمومان گوێمان لە ڕەخنەکان بووە هەمومان گوێمان لە ڕەخنەکانی نێو حیزبەکەی خۆمانە بووە و مهمتر گوێمان لە ڕەخنەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە خەڵک چاوەڕێ یەکێتی دەست پێشخەر بێ لە چاکسازی یەکێتی قیادەی نوێبوونەوە بکە خەڵک چاوەڕێ لە یەکێتی داهێنەر بێ لە سیاسەت پێشەنگ بێ لە باشترکردنی گەیاندنی خزمەتگوزاری بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەگینا بۆ هەر یەکێتی ڕەخنەی لێ ئەگیرێ حزبی تر مشکلەی نییە حزبی تر کێشەی نییە حزبی تر غەڵەتی نەکردووە حزبی تر کێشەی نێو خۆیانی نییە بەڵێ هیانە بەس خەڵک ڕووی لە یەکێتیە چکەن ئەزانن یەکێتیە کە ئەتوانێ چاکسازی ئەنجام بدا ئەزانن یەکێتیە کە ئەتوانێ قیادەی ئەم میلەتە بکە ئەزانن کە یەکێتیە کە ئەتوانێ خەمخۆری ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ
ئەزانن کە یەکێتیە کە ئەتوانێت کۆتایی بە بڕیاری تاکڕەوی بە لە هەرێمی کوردستان ئەزانن کە یەکێتیە ئەتوانێت سەنگی کوردستان بپارێزێ لە عێراق دیمەنێکی جوان بدا بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی یەکێتیە ئەو حزبە کە ئەتوانێ ڕەخنە بکە و قبوڵی ڕەخنە بگرێت بەڵام لە هەمان کاتیشە سیاست دابڕێژێ و سیاستیش جێبەجێ بکە کەسی تر نییە لە کوردستان کە بتوانێت ئەو هاوسەنگی هەبێ کە هەم بتوانێت ڕەخنە بگرێ هەم بتوانێت تەقبولی ڕەخنە بکە بەڵام لە هەمان کاتیشە کەرەستەی تۆکمەی هەبێ بۆ داڕشتنی سیاست و جێبەجێکردنی سیاست بۆیە من ئەمەوێ سپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەم کە بە دیداری یەکێتیەوە سەرقاڵ بوونە ئەم دیدارە ئیشی ڕۆژێک و دوان نییە من سپاسی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم کە ئەو متمانەیان بەخشی بە بەندە بۆ ئەوەی سەرپەرشتی ئەم پرۆسەیە بکەم بۆ 6 مانگ هەزارەها کادر و هەزارەها ئەندامی ئەم حیزبەمان لە هەموو بەشەکانی کوردستان لە بەغا لە کەرکووک لە خانەقین لە گەرمیان لە هەڵەبجە لە سلەیمانی لە هەولێر لە باڵەکایەتی لە کۆیە لە دۆهۆک لە بەبەشداری هەواڵانی مووسڵمان لە کەرکووک لە هەموو ئەم شوێنانە کۆبوونەوەی لیژنەکان کراون کۆبوونەوەی فراوان کراون و کۆبوونەوەی زۆر چڕ و پڕ کراون هەزارەها کادر و ئەندام بەشدار بوونە لەم گفتوگۆیانە زیاتر لە 130 کۆبوونەوە ئەنجام دراوە لەم 6 مانگەی ڕابردووە نزیکەی 1500 راپۆرت سەرنج تێبینی ڕەخنە بە فەرمی تەقدیم کراوە بۆ لیژنەی دیداری یەکێتی ئەمانە هەموو پۆلێن کراون بەسەر لیژنەکان هەمویان تەقیم کراون لە پێناوی داخڵکردنیان لە دوا راپۆرتی دیداری یەکێتی زیاتر لە 12,000 کەس بەشدار بوونە لەم پرۆسەیە لە بیدایەتی ئەم پرۆسەیە تاکو ئێستا بە ئێوەی بەڕێز کە حزورتان هەبووە بۆیە من سپاسی لیژنەی باڵای ئامادەکاری دیداری یەکێتی بکەم و سپاسی هەموو ئەو خۆبەخشانە بکەم کە بەشدار بوونە لەم پرۆسەیەدا بەڕێزان نە سیارە تەوزیع کراوە نە ئیمتیازدا بەش کراوە نە موچە دراوە بە کەس لە پاڵ موچەکەی خۆیان نە دەرماڵەیەک دراوە بە هیچ کادرێک تاکو بەشدار بێ لەم پرۆسەیە پرۆسەیەکی ڕەسەنی بووە پرۆسەیەک بووە کە خەڵک خۆی ویستویەتی بەشدار بێ چکە خەمخۆری حیزبەکەی خۆی بووە ئەمە ڕۆحی حیزبایەتی ئەگەڕێنێتەوە بۆ ناو حیزبەکەمان دەستان خۆش بێ سپاستان دەکەم مەمنونتانم چکە من نەزانم لە نەتیجە کۆمەڵانی خەڵکی کوردستان سپاستانەکە بەڵام ئەمە کۆتایی ئیشەکەمان نییە هەواڵان ئەمە بیدایەتی ئیشەکەیە لە ئەمڕۆ بەدواوە بۆ ئەم چەند ڕۆژە ئەو چواردە لیژنەی کە پێک هاتووە لە پێشانگای نێودەوڵەتی سلەیمانی کۆبوونەوەکانمان بەشدارە بن ئەو کارە باشانەی کە لە لیژنەکانە کراون هەمووی کۆ ئەکرێنەوە قاعەکانتان بۆ ڕێکخراوە بۆ ئەوەی ئەمڕۆ سبەینێ وەگەر پێویستیشی کرد و سبەی بەردەوام بین تاکو راپۆرتەکان تەواو بکەین راپۆرتەکان ببن بە ڕاستپاردەی ڕاستەقینە ببن بە سیاسەتێکی نوێ بۆ حیزبەکەمان ببن بە داهێنەرێکی نوێ بۆ حیزبەکەمان تاکو ئەم ڕاستپاردانە کۆ بکرێنەوە و پێشکەش و بە فەرمی تەقدیمی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین لیژنەکان هەموو مەجالەکان ئەگرێتەوە چکەن کاتی ئەوە هاتووە ئێمە لە خۆمان بپرسین بە فعلی لە خۆمان بپرسین ئەرە یەکێتی بۆ هەبێ یەکێتی لە پێناوی چی هەبێ یەکێتی لە پێناوی چی خەباتکە ئەمڕۆ ئێمە پێویستمان بە ڕۆیایەکی وازەحە خەڵک چاوەڕەیە لە ئێمە بە ڕۆیایەکی وازەحەوە بچینەوە ناویان پێیان بڵێن مووقفەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانن سیاسەتی نێودەوڵەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەیە بۆ چوونمان بۆ دۆخی ناوخۆی کوردستان بەم شێوەیە تێڕوانینمان بۆ حکومڕانی لەسەر ئاسی عێراق ئاوهایە تێڕوانینمان بۆ بەڕێوەبردنی هەرێمی کوردستان بەم شێوەیە سیاسەتمان بۆ دەربازکردنی کوردستان لە قەیرانی دارایی قەیرانی ئابووری بەم شێوەیە ڕوئیامان بۆ گەشەکردن لە کەرتی تەندروستی بریتیە لەما چۆن کەرتی پەروەردە بەهێزترەکەینەوە چۆن کەرتی خوێندنی باڵا پتەوترەکەینەوە چۆن باشتر خزمەت ئەگەیەنین
بە خەڵکی کوردستان چۆن وا دەکەین ئەم هەیکەلێتە گەورەی کە هەمانە بخرێتە گەڕ لە پێناوی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان چۆن مناقەشەی ئەو بابەتانە ئەکەین کە ڕەنگ بێ 47 ساڵەمە و پێش باو نەبوون 47 ساڵەمە پێش کەس باسی ژینگەی نەئەکرد کەس تووشی کێشەی خۆڵباران ڕەنگ بن نەئەبوو بەڵام ئەمڕۆ هەندێک کێشە بەرۆکی جیهان و بەرۆکی هەرێمی کوردستان گرتووە کە ئێمە ئەبێ سیاسەتمان هەبێ بۆی ڕەنگ بێ 47 ساڵەمە پێش کێشەی هاوسەنگی جەندەری مەوزوعێک نەبوو بێ ئەمڕۆ مەوزوعە هەواڵان ئەمڕۆ یەکێتی ئەبێ ڕوئیایەکی هەبێ بۆ پرسی جەندەر ئەمڕۆ یەکێتی ئەبێ سیاسەتێکی هەبێ بۆ مەلەفی ژنان ناکری هەر بڵین وڵات ژنان نیوەی کۆمەلگایە و لەبەرەوەی کە نیوەی کۆمەلگایە با کۆتایەکیان بۆ دابنین لە ناو حیزبەکەیە و ئەبێ ڕازی بن لەبەرەوەی کە ئەمەندە نیسبەی حیزبەکەمان ژنیتیایە نەخێر بەمە کێشەی ژن لە کوردستان چارەسەر ناکەین ئەبێ سیاسەتێکمان هەبێ ئەبێ ڕوئیایەکمان هەبێ کە باوەڕمان پێی بێ تاکو ئێمە بتوانین بە فعلی حیزبێک بین کە سیاسەتی هەبێ ڕوئیای ئێمە بۆ گەنج چییە سیاسەتی ئێمە بۆ بنیادنانی ژیانێکی تەندروست ژیانێکی باش بۆ گەنجەکانمان چییە لە حکوومەت ئەبێت چی بکەین لەناو ئۆرگانەکانی حیزب ئەبێت چی بکەین ئەمانەن هەموو ئەم پرسیارانە کە من چاوەڕێم و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕێیە لە ڕێگای ئێوەی کادر و خاوەنی یەکێتیەوە بۆمان دابڕێژن بۆمان شیکەنەوە ئاراستەمان کەن تەقدیممان کەن تاکو ئێمە بتوانین پەسەندیان کەین کە لیژنەکان کاری خۆیانیان تەواو کرد ئەو ڕاستپاردانە بە فەرمی تەسلیمی بەندە ئەکرێن تاکو بیان خەینە ناو کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی بۆ دواتەقیم و بڕیاردان لەسەری ئەو کاتە ئەتوانین بڵێن یەکێتی نوێ بووەوە ئەو کاتە ئەتوانین بڵێن یەکێتی هەنگاوێکی جددینە لە پێناوی چاکسازی ئەنجا ئەتوانین ئێمە بەڕوویەکی قایمەوە بێ شەرم بێ ترس بێ لەرزەوە بچینەوە ناو جەماوەرەکەی خۆمان وەکە سپەینێ هەڵبژاردنێکی تر بەرۆکی کوردستانی گرت بچینەوە ناو جەماوەرەکەی خۆمان و بڵین ڕاستە حیزبێکی مێژوویەکی پڕ سەروەریمان هەیە ڕاستە حیزبێکی نەکاری ئێمە نەبووینایە کوردستان قەت نەئەبوو بەو قەوارەی کە ئێستا خەڵک شانازی پێوەکە سەرباری هەموو کەم و کورتیەکان و گلیەکان و کەم تەرخەمیەکانمان لە حکوومەت و لە حیزب و ئیلا ئاخری بەڵام کافی نییە نابێ ئێمە هەر لە ڕابردووا بژین بێ ئێمە بۆ سپەینەیە بژین ئەو کاتە کە بووین بە خاوەن ڕوئیایەکی ڕوون کە بووین بە خاوەن پەیامێک بووین بە خاوەن استراتیجێک سیاسەتمان هەبوو بۆ هەموو ئەو پرسانەی کە ئەمڕۆ ئەولەویەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانن ئەتوانین بچینەوە بڵین لەبەر ئەم هۆکارانە دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن لەبەر ئەم هۆکارانە متمانەی خۆتان بدەن بە ئێمە تاکو خزمەتتان کەین و خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بین چکن هەواڵان ئێمە ئیش بۆ خۆمان ناکەین ئێمە ئیش بۆ یەکێتی ناکەین ئێمە ئیش بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان نەکەین لە ڕێی یەکێتیەوە ئیش بۆ ئەو خەڵکانە ئەکەین بۆی هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن و بەخێر بن سەرچاو بۆ دیداری یەکێتی